جلدەکانی دەوروبەری تەلتەمر بە تایبەتی سەرباری ئەوەی کە لەژێر هەڕەشێکی جدی فڕۆکە جەنگەکانی تورکیا و چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سەر بە تورکیادایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەسەدا بە تەواوەتی بڵاویان پێکراوە. بۆم بێژە وەزعی خەڵکی سەرەکانی وەزعی سەرەکانی خراپە، ڕەوشا سەرەکانی ملەتی وێ دەرکەتی شەردی گونداکەتی دەرڤەیی چۆنن باشن؟ ئاین کۆ تا چەند دڵخۆشم بۆ ئیتفاقی کە کراوە ئێستا خۆشن گەلکین و ڕۆژاوا ئەولۆ بمینە و بژی کورد و کوردستان. هێرشی تورکیا و چەکدارانی ئۆپۆزیسیۆن بۆ سەر ڕۆژاوای کوردستان هەسەدەی ناچار کردووە زۆربەی شەروانەکانی بۆ شەڕ و ڕوبەڕووبوونەوە ڕەوانەی سنوورەکان بکات. ئەمە وای لە شانۆستەکانی داعش کردووە هەوڵی ڕزگارکردنی داعشە دەستگیرکراوەکان بدەن و تەنانەت هێرشی خۆکوشیش بکەنە سەر زیندانەکان. بەڵام تا ئێستا هەسەدە پارێزگاری کردووە و سەرباری کەمبوونەوەی شەروانەکانی ڕێوشێنی توندی ئەمنی گرتوۆتە بەر و دۆخەکە هێشتا لەژێر کۆنتترۆلیدایە. سەدان هاونیشتیمانی لە شاری قامشلو لەسەر ڕێگای سەرەکی قامشلۆ بەڕێپێوان دەستیان کردووە بە ڕۆیشتن بۆ بەردەم قوتابخانەکان پڕ بوونە لە ئاوارە و پۆلەکان خاڵین لە قوتابی و مامۆستا. بەهۆی تۆپباران و بۆمباران و شەڕ و ڕوبەڕووبوونەوەکان تاوەکو ئێستا نزیکەی 30 منداڵ گیانیان لەدەست داوە. 86,000 خوێندکار لە خوێندن بێبەش بوونە. 810 قوتابخانە خوێندن تیاندا ڕاوەستاوە. بەهۆی تۆپباران و بۆمبارانی هەڕەمەچیەوە 20 قوتابخانە لە سەرەکانی و گرێسپی بە تەواوەتی لەگەڵ زەوی تەخت بوونە. سەدان کەس لە ناوچەکانی سەرەکانی و گرێسپی و تەلتەمر ئاوارەی حەسەکە و دەوروبەری بوونە. خێزانەکان لە حەسەکە دەرگای ماڵەکانیان بەڕووی ئاوارەکاندا واڵا کردووە. تەنیا لەنێو ئەو ماڵەدا 5 خێزان کە نزیکەی 30 کەس دەبن لەلایەن ئەم خێزانەوە پێشوازیان لێکراوە تاوەکو پشووی تێدا بدەن. هاونیشتیمانیانی ڕۆژاوای کوردستان لە پێناو لە دەستنەدانی هەلی خۆبەڕێوەبەری و ڕێگریکردن لە ڕوخاندنی ئەو ماڵەی با خوێن بنیادیان ناوە ئامادەن هەرچی ڕێگا سەخت و دژوارەکان هەیە بیگرنە بەر. بەڵام ئەوەی ئەوانی دووچاری شۆک و سەرسوڕمان کردووە ئەو بێدەنگیەی جیهانە لە ئاست وێرانکردنی خاکەیان. هەڵکەوت عەزیز ڕوودا و حەسەکە ڕۆژاوای کوردستان.